كحسين سوكا مثلا الرزق امنيان راستي دلميان بيدنگ دبم يعني ناكريتو هريك تنيا يك تلفوني كرت لو تامي زارد كا يكسر ببوندش جوره حسابي كي وبراغاندني بفروشي وك او بوندش ملوات يعني اوي لسر استي انا كان دكري بيوندي ك دلي دتواني استغناك لنادي ورغري او اگر نيازمان هبو بله بلا بما انا بسم ناوي انا كبلم بوندي بيشكش كديما ايدي قصه دكري تلفونه كان بردوامن و بربسكاره كانشم كابراهيم وكل تشونا الشرطه ولا تشونا امانه بغداد ولا انا هر او بو قوتي بيان باشا دوزي غورچه هي كلبويانا كان يك کە بە خۆت دەچی خۆت پێشکەشی یانەک دەکەی دووەمیش ئەوەیە کە یانەکان دێنە داوات و تو قبولیەکەچیان دەکەی گوتی پێم باشترە جارێ ئەمە ناوی تو ماخستە سەر مێزیانەیەک حەز دەکەین بچینەوێندەر بزانانی ئەوی یەک لایکەینەوە ئەگەر نەبوو هەینێ دەتوانێت و لەگەڵ هەر نادیە کە لێت دێنە پێش قسەیان لەگەڵ بکەیت بەخوا ئەوانەی هەرێمی کوردستان لە گواستنەوەی زستانە بوو ینی پێشەوەی قۆناغی دووەم دەست پێ بکە و لە سەرەتای خولیش بوو بەڵام ئێستا لە حاڵی حاضر هیچ شتێکی ئاوە فەرمی نییە پەیوەندێکی ئاوە فەرمی مەسەن لە یانەکانەوە بکرێت